بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. عزیزانی کەناڵی سلێمانی و پرۆگرامی ئێوارەی سلێمانی سڵاوتان لێبێت. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی دەست پێ دەکەین. لەمڕۆ باس لە کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بارزانی دەکەین لە سلێمانی، بزانین کارەکانیان بە چ شێوازێکە و بە چ سێکتەرێکدا دەڕوا و چۆنە. بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن پاش کەمێکی تر و پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم گفتوگۆکانمان دەست پێ دەکەین. بەرهەمەکانی دۆلفینسی تەواوی مادە خۆراکیەکانی لە خۆی گرتووە کە تۆ پێویستت بە هەر مادەیەکی خۆراکی بوو دەتوانی ڕوو لە بەرهەمەکانی دۆلفینسی بکەیت، چونکە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە. بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لەبێت. وەک پێشتر باسم کرد ئەمڕۆ باس لە کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بارزانی دەکەین لە سلێمانی و دەوروبەری. بۆم مەبەستەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا کەریم عەبدولقادر سەرپەرشتیاری ئۆفیسی سلێمانی دەستگای خێرخوازی بارزانیمان کردووە پێکەوە گفتوگۆ دەکەین و ئێوەش بینەرمان من. زۆر بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس بۆ سەرچاوەکانم هات. سپاس بۆ میوانداریتان. زۆر سپاس. ئێوە مامۆستا دەکرێت بپرسم لە ئێستادا کە بەگشتی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە سلێمانی دەوروبەری لە چه ئاستێکدایە؟ بەڵێ زۆر سپاس بۆ بانگێشتان. دەستگای خێرخوازی بارزانی دەستگایەکی غێرە حیزبی غێرە حکومی خێرنویستە لە ساڵی 2005 دامەزراوە. لە ساڵی 2007 بۆ 2009 دەستی بەکارەکانی کردووە. لە ساڵی 2009 ببرن سێکتەری ئازیزانی لە خۆگرتووە کە سەرپەرشتیکردن و کەفالەتکردنی ئەو منداڵە بێباوکانەیە لە کوردستانی ئازیزماندا. سێکتەرێکە یەکی لەو سێکتەرانەیە کە دەستگای خێرخوازی بارزانی کاری تێدا دەکات. بەڵێ بەگشتی کارەکانتان هەمیشە بەرەو نوێبوونەوە دەڕوات، بەرەو بینینی زیاتری هاوکاری ئەڕوات. هاوکاریەکانی ئێوە لە ئێستادا لە با بڵێن لە سلێمانی و دەوروبەری لە چه ئاستێکدایە ئێوە بەردەوامن؟ بەڵێ کارەکانی دەستگای خێرخوازی بارزانی وەکو ئاماژەم پێدا یەک لە سێکتەرەکان سێکتەری ئازیزانە، سێکتەری خۆراکیە، سێکتەری ناخۆراکیە، بە دووادە چوونە فریاگوزاریە، لە سێکتەری پەروەردە، سێکتەری تەندروستی، لە کەمپەکان کاری هەیە. هەموو ئەو سێکتەرانی ئەو بەشانی کە دەستگای خێرخوازی بارزانی کاری تێدەکە 11 سێکتەرەکە کاری تێدا دەکا و مەیدانی ئیش و کارەکانی لە ئەستۆ گرتووە. بەنسبەت ئێمەوە لە ئۆفیسی سلێمانی یەک لە ئۆفیسانی کە لە دەستگای خێرخوازی بارزانیە سنوورێکی فراوانمان هەیە کە پارێزگای سلێمانی و هەتا ئەو ڕۆکە قسە لەگەڵ جەنابەت دەکەم پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین لە خۆ دەگرێت. سنوورێکی فراوانە و لە زۆربەی سێکتەرەکاندا کارمان تێدا کردووە. بەڵێ مامۆستاوی کە زۆر ئەبینرێت هاوکاریکردنتانە بە سەبەتەی خۆراک بۆ خانەوادەی هەژار و کەم دەرامەت و لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشدا کارەکانتان زیاتر چڕ کردبەوە. لە ئێستاشدا بەردەوامن؟ بەڵێ دەستگای خێرخوازی بارزانی وەکو ئاماژەمان پێدا یەک لە سێکتەرە هەرە گرنگەکانی کە لە پاش سێکتەری ئازیزان سێکتەری خۆراکی دێت کە بۆ خۆ دەزانی گەلێکن ئەو خێزانە خانەوادە سەربەرزانی کە چۆن دەڵی دەخلی شەهریان داهاتیان کەمە، کەم داهاتن یان لە خوار هێڵی ئاساییەوەن ژیانیان یان خانەوادەکانیان بێکارن. ئێمە لە سێکتەری خۆراکیدا هەمیشە لە بۆنە مناسبەتەکانە بە تایبەتی
و بەتایبەتتر لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا ئەو سپۆنسەر و ئەسحاب الخێر وەک دەڵێ کەسانی خێرخواز و کۆمپانیا و خوا پێداوانی لە خۆی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان بەتایبەتی قونسوڵەکانی وڵاتی ئیمارات و کوێیتیش دێنە سەرخەت لە مانجی ڕەمەزاندا هاوکاریەکان بەردەوام دەبێ سپۆنسەرەکان زیاترن ئەوانەی کە هاوکاری دەستگان. باش مامۆستا دەکرێت دەمەوێت بپرسم سپۆنسەرەکانی ئێوە بەگشتی کێن و ئەو کەسانی کە هاوکاری دەستگای خێرخوازی بەرزانی دەکەن کێن چونکە وەک پێشتر باستان کرد دەستگای خێرخوازی بەرزانی نە مؤسسەیەکی حیزبیە نە حکومیە کاتە ئێوە ئەو با بڵێن هاوکاریانەی کە ئەی بەخشن لە چ ڕێگەیەکەوە دەستان دەکەوێت؟ زۆر سپاس. طبعاً ئێمە هاوکاریەکان سپۆنسەرەکان زۆرن لە کۆی سێکتەرەکاندا کە هاوکاری دەستگای خێرخوازی بەرزانین هەر بۆ ئەوەی کە ڕازگۆیانە سپۆنسەرەکان هیلال ئەحمەری ئیماراتیە، هیلال ئەحمەری کۆیتیە، جەمعی کۆیتی ئیغاسەیە، LDS ئەمریکیە، کۆڕەک تلیکۆمە، کۆمپانیای KIB-ە، کارگروپە، هێمن گروپە، یونیسێفە، یونسکۆیە، هەموو ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانی کە لەسەر خەت و هاوکاری دەستگان بە ئیزافەی کۆمپانیاکانی ناوخۆش کە لە کاتی بۆنە و مناسبەت و جەژن و ڕەمەزاندا دێنە سەر خەت و زەکات و خێری خۆیان لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەرزانی دەکەنە پاکێجی خۆراکی و پێشکەش بە خەڵکی خۆمانی دەکەین. کاتە جگە لە باڵێن ئەو شوێنانی کە باست کرد کە کۆمپانیایەکەن سەر باڵێن وڵاتە باڵێن نێودەوڵەتیەکان کۆمپانیا نێودەوڵەتیەکان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەڵێ لە ناوخۆش کۆمەڵە شوێن هەیە کە هاوکاری ئێوە بکات؟ بەڵێ کۆمپانیای کۆڕەک تلیکۆم، کۆمپانیا گەورەکانی ناوخۆی وڵاتی خۆمان، هێمن گروپە، کارگروپە، هەموو ئەو کۆمپانیانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەو کەسایەتی زۆرن خێرخواز دێنە سەر خەت و ڕەنگە پێشیان خۆش نەبێت کە باس بکرێن بە دەیان ملیۆن دینار سەرف دەکەن لە پێناو ئەوەی کە خۆشگوزەرانی خەڵکی خۆمان و دەیکەنە پاکێجی خۆراکی و لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەرزانیەوە ئێمە دەتوانین لە شار و شارشکەکانی هەرێمی کوردستان بەتایبەت کە باسی ئۆفیسی سلێمانی دەکەین هەمیشە پشکی شێریش بەر ئۆفیسی سلێمانی دەکەوێت و لە شار و شارشکەکانی سنووری پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە و دەڤەری ڕاپەڕین بەبێ جیاوازی بەبێ گوێدانە هیچ نەتەوە و ئاین و ئاینزا بەبێ گوێدانە سەر ئەوەی کە ئەوە چێە و لە لای کێەوە ئێمە هاوکار دەبین و هاوکاریمان کردوون بە تایبەتتر هاوکاریەکان کاتێککە دەچینە شار و شارەشکەیەک لە ڕێکخراوەکانی معنی بە تایبەت ڕێکخراوەکانی کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵا و نەخۆشی تالاسیما و لە دەڤەری هەڵەبجە ڕێکخراوەکانی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و چاودێری کۆمەڵایەتی و ڕێکخراوەکانی کەم ئەندام و JCC ئیدارەی سنوورەکە چ لە ناحیە پاشان قەزا و پاشان پارێزگا لە JCC کە لیستی تایبەت بخۆیان لایە لیستەکان وەردەگرین و هاوکاریان دەبین ئەوەندەی لەتوانێت دەستگای خێرخوازی بەرزانی بێت. دەستیان خۆش بێ و ئێوەش سەرکەوتون بەڕاستی ئەرکێکی پیرۆز بەڕێیەکەن پێم وابێ ئێوە جیاواز لە هەر کارێکی تر لە نزیکەوە ئەو کەسانە دەبینن کە کەم دەرامەتن کە پێویستیان بە هاوکاریە ڕۆژانە ڕوبەڕووی کۆمەڵە خەڵکێک دەبنەوە کە بەڕاستی پێویستیان بە هاوکاریە لەو کاتانە یعنی هیچ چۆن بڵێ هەستێکتان بۆ دروست نابێت کە حەز بۆ بکەن کە زیاتر بەردەوامی بێن بە کارەکەتان؟ بێگومان ئەو حاڵەتانە دێتە پێشەوە کە زۆر جار من ئەوم ئاماژە پێداوە جگەلەوەی کە ئێمە هاوکاریەکان دەگەێنینە شار و شارۆچکەکان و زۆر جار لە کاتی کە پێویست بێ دەیگەینە خانەوادەکان بۆ ئەوی خۆیان زەحمەت نەکێشن زۆر جاریش کە خەڵکانێکی بەڕێز دێنە ئۆفیسەکانمان کە هاوکاری لێبێت هەر بۆ ئیزافەی قسەکەی جەنابەت ڕۆژێک ئافرەتێکی زۆر بەڕێز هاتە لای ئێمە بەڕاستی تەمان ئەو کەسانی کە دێن دەستگای خێرخوازی بەرزانی بە ماڵی خۆیان دەزانن یەکەم جارم بوو دیبووم ئافرەتێکی زۆر بەڕێز بوو دیار بوو دەستگای خێرخوازی بەرزانی بە لانەی خۆی زانی و بە ماڵی باوکی خۆی زانی ڕووی کردە ئێمە و داوای هاوکاری کرد بە حەقیقەت ئاماژەی بەوەدا کە 2 ڕۆژ دەبێت لە ماڵی خۆیانە ئاگر نەکراوەتەوە
ئەوە جۆرێک لە بێتاقەتیت بۆ دروست دەکا وێڕای ئەوەی کە هاوکارێکی باشیشم کرد خی گەورە لە خێر دەری نەکە سنەتی کارەکەی ئێمەش وایە و ئیشەکەی ئێمە ئەرچی ئێمە خزمەتکردە چکە بەڕاستی لەژێر ڕۆشنایی فەلسفەی وتەیەکی جەنابی بارزانی نەمر کە شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێ هەر کەسێک ئێمە بچینە لای ئەو بەڕێزانە یان ئەو بەڕێزانە ڕوو لە ئێمە بکەن لە ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بازانی ئێمە خۆمان بە خزمەتکاریان دەزانین جگەل لەوەی جۆرێک لە جۆرەکان ئینسان هەست بە بێتاقەتی دەکا بەڵام زۆریش هەست بە ئاسوودەی دەکەی کە دەتوانانی لە بەرامبەر پێویستیەکی وادا کەسانێک بی لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەرزانیەوە بتانی مرۆڤ دۆزبی و بەهانای ئەو جۆرە خێزانانەشەوە بچیت هەستێکی زۆر خۆشە کارەکەمان وێڕای هەرمان دوو بوونێک هەستەکەین کارێکی مرۆڤ دۆستیە و زۆر لە کارەکەی خۆمان ڕازی بێگومان کەسانێکە ئەرکێکیان لەسەر شانە دوای تاوبوونی ئەرکەکەی خۆیان هەست بە دڵخۆشیەکەن کە ئەرکەکەیان تاو کردو بەڵام ئێوە دوو جار پێم وابێ ئەو هەستتان هەیە لە کاتێکدا ئەرکی خۆتان تاو کرۆ لە کاتی شەدڵی بەرامبەرتان خۆش کردو ئەمەش هەستێکی تایبەتە ڕاستی بۆ ئێوە زۆر ڕاستە کاری ئێمە کاری مرۆییە ئەو کاتی کە زۆرترین ماندوو دەبی دڵنەوەی خۆمان بەوە دەکەین زۆرترین خزمەتی خەڵکی خۆمان کردووە هەر لەژێر ئەو ڕۆشنایی وتەی جەنابی بارزانی ئەو ڕۆژە یاخود ئەو ئێوارەی کە دەگەڕینەوە زیاتر لە ئێوارەکانی تر هەست بە ئاسوودەی دەکەین کە زۆرترین خزمەتوان بە خەڵکی خۆمان کردبێت بێکمان وایە سەرکەوتومان هیوای بەردەوامێکی زۆر سپاس بۆ جەنابتان زۆر سپاس مامۆستا بێگومان ئێوە با بڵێن ڕێکخراوێک بوون لەو ڕێکخراوانی کە لەگەڵ ئاوارەکاندا هەمیشە پێکەوە بوون تاو کاتەی کە ئەوان پێویستیان بە ئێوە بێ ئەوە بەردەوام لەگەڵیاندان لە ئێستادا هیچ هاوکاریەکتان بۆ ئەوان ماوە یاخود هیچ ڕێژێکی ئەوان لای ئێوە ماوە بەڵێ دەستگای خێرخوازی بەرزانی لە 2014ەوە لە سنووری پارێزگای هەولێر کە سەرەتای دروستبوونی کەمپەکان بوو کەمپەکانی لە ئەستۆگر وەکو ئیدارەدان کە ئێستا نزیکەی 14 کەم لەژێر ئیدارەی دەستگای خێرخوازی بارزانیدایە زیاتر لە سنووری پارێزگای هەولێر و پارێزگای دۆک ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەولویەتی کارەکەمان خزمەتی مرۆڤایەتیە ئەوجا لە ڕێگەی پەنابەران و ئاوارە و پەنابەرانەوە بێ یاخۆت خەڵکی خانەخوێ بێ بەڵێ دەستگا چ لەو شوێنانی کە ئیداری کەمپەکان دەدا چ لە پارێزگای سلێمانیش کە JCC و UNHCR ئیداری کەمپەکانیان لایە ئێمە خۆشبەختانە بەردەوامین لە هاوکاریکردن و بەهاراوەچوونی پێویستیەکانی کەمپەکان جا چ لە سێکتەری خۆراکی بێ یان لە سێکتەری ناخۆراکی بێ چ لە کەمپەکانی ئاوارەکان بێ چ لە پەنابەران بێ بەردەوامین لە هاوکاریکردنیان بە تایبەتی لە خۆراکی و ناخۆراکیدا ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەو سپۆنسەرانە زۆر جار ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەرزانی لە هەوڵداین لە میانی هاوکاریەکانمان لە بەردەوامی هاوکاریەکانمان یەک لە هاوکاریەکانمان ئەو شوێنانم کەمپی پەنابەران و ئاوەرەکان بێ بەڵام زۆر جار بەڵێن سپۆنسەرەکە ئەو کەسەی کە هاوبەشی دەستگای خێرخوازی بەرزانەیە لە خێرەکە زۆر جاریش بۆ خۆیان پێیان خۆشە شوێنەکان تهدید دەکەن کە ئەم هاوکاریانە برێتە فلان شوێن فلان شار فلان شارۆچکە و بە ئیزافەی ئەوەش زۆر جار بە تایبەتی خۆنسوڵەکانی وڵاتانی خلیج ئیمارات و کویت و سعودیە وانە کە دێنە سەرخەت لە هاوکاریکردن حەز دەکەن هاوکاری کەمپەکانیش بکەن ئێمەش بە شانازیەوە بە هەلێکی باشی دەزانن ئەو هاوکاریان دەبێنە کەمپەکان. بەڵێ باش باسی سێکتەرێکی تر بکەین کە وەکو خۆشت باست کرد ئازیزانە لە ئێستادا ئەو پرۆژەیە بەکوێ گەشتووە بێگومانەوە پرۆژەیەکە کە ساڵانێکی زۆرە لە بەردەستی ئێوە هاوکاری لەسەر دەکەن لە ئێستادا ئەو پرۆژەیە چۆنە؟ پرۆژە یەک لە سێکتەرەکان سێکتەری ئازیزان پرۆژەیەشی کە ئێمە ئەو مناڵانەی کە لە هەرێمی کوردستان بەبێ گوێدانە نەتەوە و ئاین و ئاینزا و ئەو کەسێکیە و لەکوێ هاتووە ئەو کەسەی کە لەلایەنی یاساییەوە سوڕەت قەیدی وەفاتی باوکی هەبێجا باوکی منداڵی لەدەستدا بێ بە هەر شێوەی لە شێوەکان
لە دەستگای خێرخوازی بارزانانی ناونووس دەکرێت فۆرمی بۆ پڕ دەکرێتەوە لەسەر ڕۆشنایی سوڵەتقەیدی وەفاتی باوکی و ڕسوماتی یاسایی چی پێویست وێلی وەردەگیرێ فۆرمێکی پێ بۆ پڕ دەکرێتەوە دەنێرێ بۆ سەروی خۆمان لە سەروی خۆمانەوە کاری لەسەر دەکرێت. سێکتەری ئازیزان دوو بەشمان هەیە بەسەرێکی یەکیان وڵاتی ئیمارات کەفالەتی دەکات لە سنووری ئۆفیسی سلێمانی نزیکەی ئەتوانم بڵم زیاتر لە 1950 مناڵی ئازیز کەفالە دەکرێت لەوە بەشێکی کەمتر لە 1000 وەجبەی کوردستانە زیاتر لە 2000 وەجبەی ئیماراتە وڵاتی ئیمارات بەسپاسەوە هاوکارێکی باشە لە سێکتەری ئازیزاندا و لە هێزاریش ناونووسین بەردەوامە ئومێ دەکەین هیچ کەسێک بێدایک و باوک نەبێت لە وڵاتی ئێمەدا بەڵام بەوە سونەتی ژیان و قەدەری ژیانە کاتێککە منداڵێک بە هەشێوە لە شێوەکان باوکی لە دەستدەدا کە ئەندامێکی ئازیزی کارکتەرێکی سەرەکی خێزانەکەیە باوکی لە دەستدایا لای ئێمە دەبینە وارسی دووەمی ئەو منداڵە ناونووسی دەکەین و فۆرمی بۆ پڕ دەکەینەوە و بە ئومێدی ئەوەی کە ناوی گەڕایەوە هاوکاری بۆ جێبەجێ بوو تا ئەو کاتەی ئەو کوڕە خۆشەویستە ئەو کچە خۆشەویستی کە لای ئێمە ناونووس دەکرێت تا گەورە دەبێ و تا کۆلیش تەواو دەکا بەردەوام بێ لە خوێندن تا خوێندن تاوا دەکا دەستگای خێرخوازی بارزانانی کەفالەتی دەکات تەمەنێک نییە بڵین دوای و تەمەنەکە دەکەوێتە تەمەنێک هەیە ئێستا لەبەر ئەوەی کە لۆدێکی زۆر هەیە لەبەرەوەی کە زۆرێک لە منداڵان دەنووسێت هەڵبەتە وڵاتانش کە هاوکاری دەستگای خێرخوازی بەرزانین و هاوکاری منداڵانی بێباوکی کە لە ئێمە سێکتەری ئازیزانە لە کوردستان دەکەن لە زۆربەی وڵاتانی تریش ئەو حاڵەتیان هەیە و کەفالەتی مناڵانی بێباوک دەکەن ڕەنگە ئەوان لۆدێکی زۆریان لەسەر بێ هەرچێکی قورسیان لەسەرشانە هەرچێکی ئینسانی و مرۆڤ دۆستیە منداڵەکان لە خوار 10 ساڵەوە بێ باشترە موئاهەلترە بۆ ئەوەی کە ناوی دەرچێ و زووتر ناوی بگەڕێتەوە و کەفالەت بکرێ لەسەر و 10 ساڵەوە ڕەنگە ئەکەوێتە کە ئەو سپۆنسەر و ئەو کەسەی کە کەفالەتی منداڵەکە ئەکا بەڵام زیاتر ئەو منداڵانی کە لە خوار 10 ساڵ و 9 ساڵەوەن بە دڵنیایەوە کە ناویان گەڕایەوە هەتا مەگەر واز لە قوتابخانە بێنێت لە سەر و 18 ساڵەوە کە ساڵانە ئەبدەیتی ناوەکان راپۆرت ڕەوانە دەکرێت لەوەی کە چی پێویستە ئەم منداڵە بۆ کوێ بۆ ئەو شوێنەی کە کەفالەتی منداڵەکەی کردووە چوە قەولێکەیە دەڵێ ئەوەی کە سوپاسی خەڵکی نەکا سوپاسی خۆی گەورەشی پێ ناکرێت ساڵانە ئێمە سوپاسی سپۆنسەرەکانی کەفالەتی منداڵان دەکە ئەو کەسانی بەڕێزانی کە کەفالەتی منداڵیان کردو راپۆرتیان بۆ ڕەوانە دەکەین ئەوانیش پێیان خۆشە سوورەتی ئەو منداڵانە و نامەی ئەو منداڵە خانەوادەی ئەو منداڵانان بەدەست بگات یان ئاستی خوێندنیان ئەم ساڵ لە مەرحەلەیەکە ساڵێکی دەدەچێتە قۆناغێکی ترەوە هەموو ئەم شتانەی کە بەدەستیان دەگا ئەوان بە ئاگان لە چۆنێتی ژیان و گوزەرانی قۆناغەکانی ژیانی ئەو منداڵە بۆیە ئەگەر منداڵێن نەخوێنێ کەواتە کارتەکەی ڕەوانە ناکرێ پشتگیری قوتابخانەکەی ڕەوانە ناکرێ ڕەنگە احتیمالی هەیە لەو حاڵەتە لەسەر و 18 ساڵەوە کەسێک نەخوێنەی احتیمالەیە کارێکی هەبێ احتیمالی هەیە ئەو کەسێک کە کەفالەتی منداڵەکەی کردووە لەو حاڵەتەدا هاوکاریەکەی ببڕێ ئەجینا لە لای دەستگای خێرخوازی بارزانیەوە وەکو دەستێکی ئەمین ئەو هاوکاریە دێ بۆ منداڵێک لەسەر چاوە خێریەکەوە تا دەگاتە دەستی ئێمە بە ئەمانەتەوە دەستەک دەکاتە دەستی وارسی منداڵەکە و منداڵەکە ئەگەر منداڵێکیش خۆشبەختانە بەردەوام بێ لە خوێندن ئەو کچ و کوڕە خۆشەویستانە حتا کۆلیش تەواوەکەن هاوکاریەکانیان بەردەوام لە دەستگای خێرخوازی بارزانی بێگومان ئەو سپۆنسەرانە ژزان کە مادەکەی ئەوان پارەکەی ئەوان هاوکاریەکەی ئەوان لە دەستێکی ئەمیندایە بۆیە ئەگەر نەخۆیان دابەشیان نەکرد دەستان خۆش بێ ئەوە جێگەی شانازیە بەڕاستی جگە لە سێکتەری ئازیزان چ سێکتەرێکی تر هەیە کە ناونووسین تیایدا بەردەوام بێت لە سێکتەری خۆراکیدا ئێمە بەردەوام قایمەی پێشووتریشمان لایە و بەردەوامیش خەڵک دێت ناونووس دەکەین ئەو بەڕێزانی کە دێن سەردانی ئۆفیسەکانی ئێمە دەکەن ناونووسیان دەکەین هەڵەی دەگرین دەیانخێنە قایمەوە ئامادەی دەکەین بۆ ئەو کاتی کە حسەی خۆراک دێتە بەردەستمان و پشکداریان دەکەین سوودمەند دەبن لەو هاوکاریانە یاخود کە چوینە ئەو شوێنانی کە هاوکاریەکانی لێدا بەشەکەین لە ڕێکخراوەکانی معنی
لیستی پێویست وەردەگرین جا لیستەکان نوێ بێ یان ئەو لیستانە بێت چکە بەڕاستی هەندێک خانەوادە هەیە لە هەندێک قەزا و ناحیەکاندا یعنی بەردەوام ڕەنگە ئیشیشی وایان نەبێت ینی واردە چەند جارێک هاوکاری کرابێ هاوکاریکردنیشی ئێمە شانازی پێوە دەکەین خانەوادەیە بێتە لای ئێمە و هاوکاریمان لێوەردەگرێت بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین. باش مامۆستا بامە بپرسم ئەگەر کەسێک ڕووکاتە ئێوە داوای هاوکاری بکات ئێوە چۆن بڵین باگراوەندی کەسەکە ئەزانن کە بەڕاستی ئەو کەسە پێویستی بە هاوکاریە یاخود زۆر پێویستی بە هاوکاریە یان بەو شێوەیە نییە کە ئەو هاتۆتە لای ئێوە داوای هاوکاریەکە ڕەنگە ئەو حەقی ئەو پێویست بێ بدرێ بە کەسێکی مستحقتر چۆن ئێوە باگراوەندی ئەو کەسە دیاری ئەەکەن؟ زۆر باشە پرسیارەکە زۆر لە جێخۆیەتی و پرسیارێکی بەجێ ئێمە سێکتەرێکی ترمانەیە هەر لە سێکتەری هاوکاریە هاوکاری کاشە هاوکاری کاش پارەی کاش دەدرێ بە ئەو بەڕێزانی کە ڕوو لە ئێمە دەکەن یاخود بە نووسرا و دێنە لای ئێمە و ئەگەر ئەو کەسە نەخۆشێکی هەبێ لەو خانەوادەیەدا پێویستی بە نەشتەرگەری بێ یاخود کەسانی کەمەندام و نەخۆشیانەیە پێویستیان بە هاوکاری بەردەوامە چکە لە ژێر عیلاجی بەردەوام بۆ چاودێری پزیشکدایە لە هاوکاری کاشە بە دوواداچوون دەکەین بۆ ئەو کەسەی کە ئەولەویەت دەدەین بۆ کەسەی کە زیاتر مستحقە بۆ هاوکاریە لە سێکتەری هاوکاریە بەڵام لە سێکتەری باڵێن سێکتەری کاش بەڵام لە سێکتەری هاوکاری خۆراکیدا ڕەنگە زۆر پێویست نەبێت کەسێک کە دێتە لای ئێمە یاخۆت لە قایمە لەو لیستانەی کە وەری دەگرین لەلایەنی پەیوەنددار لە ڕێکخراوەکانی کە وەری دەگرین و هاوکاریان دەبین زۆر بەداوداچوون لەوە ناکەین هەر بە ڕێزێک پێی خۆش بێت ئێمە بە ئەرکی خۆمانی دەزانین هاوکاری بین لە قایمەکانمانە سوودمەندی بکەین و سوودمەند دەبێ بە شانازیەوە پێمان خۆشە. زۆر باشە مامۆستا زۆر جارباز لەوە کرێڵن دەستگای خێرخوازی بەرزانی هەر بە ناوەکەی و ناونیشانەکەی دیارەکە دەستگایەکی پارتیە کەواتە هەرو کەسانە ناونووسەکە و هاوکاری و کەسانە کاکە پارتین ئەمە چۆن ڕاستە؟ وەڵاهی پرسیارەکەت فعلەن بەجێیە و خەڵک ئەوە دەڵێ بە خۆشمان دەڵێن زۆر جار بەڕاستی ئێمە کە دەچینە شوێنێک هاوکارێکی زۆری ئەو خەڵکە بەڕێزە دەکەن کە لەوەیە زۆر جار لە شوێنێک 500 هاوکاری دابەشەکەین زۆر زیاترە لەو ڕێژەیە کەمترە لەو ڕێژەیە بەپێی تەقسیمی شوێنەکانە لە کۆتاییدا ئەگەر چەند کەسێک بری نەکەوێ یاخود خۆراک نەمێنێ یاخود ناوی لە لیستەکانە نەبێ ڕەنگە ئەو پرسیارەمان تەوجێ دەکا یان پێمان دەڵێت کە ئێوە ئەو هاوکاریان دەدەنە ئەو کەسانی کە خۆتان وەبەستانە بەڵام ئێمە لێرەوە بە هەموو ئەو بەڕێزانە دەڵێن هیچ فەرق و جیاوازیەک نییە لە بینی ئەو کەسانی کە دەستگای خێرخوازی بەرزانی هاوکاریان دەکا چونکە دەستگای خێرخوازی بەرزانی دەستگایکی غێرە حکومی غێرە حیزبی و خێرنەویستە و لیستەکانیش زۆر جار لەو ڕێکخراوانە وەردەگرین بەبێ هیچ مەرجێک ئەو لیستەی پێمان دەدا لەسەر سیقە و متمانەی ئەو ڕێکخراوە بەڕێزە ئەو لایەنی پەیوەنددارە ئێمە هاوکاریان دەکەین ئەو کەسەش دێتە ئۆفیسەکان و ناونووسی دەکەین کە ڕەنگە لیستێکی زۆر و ئامارێکی زۆری ئەو خانەوادانەمان لابێکە چەند ساڵە لای ئێمە خۆیان ناونووس کردەوە هەرگیز لە کەس ناپرسین کە تۆ ناچینە تەفاسیلی ئەوەی کە کارتان چییە شتێکی وانە ڕەنگە خۆش نەبێ بە تەلەفۆز بڵێ بە تەحەداوە هیچ کاتێک لە لای ئێمە لە لای هیچ کارمەندێکی ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بەرزانی باسی ئەوە نەکراوە و ناوی نەبراوە و بە کەسمان نەوتووە زۆر جاریش من بۆ خۆم کە بەرپرسم لەو مەلەفە لە سێکتەری هاوکاریەکان لە ئۆفیسی سلێمانی پێشتریش بەرپرس بووم کە ئێستا بۆ کاتی سەرپەرشتی ئۆفیسەکە دەکەم کۆی کارەکانە هەمیشەش بە کارمەندەکانم وتووە هەر کەسێکیش خۆی هەوەیەک دەربێنێ پێی خۆش بێ ڕاستەوخۆ پێی بڵێن زەحمەت نەبێ ئێمە داوای هیچ شتێکمان لە تۆ نەگرەوە تا تۆ هەوەیەک نیشانی ئێمە بدەیت بۆ خۆم زۆر جار پێم خۆش بووە ئەو کەسە هیچ خۆی نەناسێنێ بڵێ لای فڵان کەس هاتووم یا فڵان کەس نردومی بڕوا بکە کەسێک بۆ پەڕی متمانەوە دەڵێم کەسێک کە دێتە لای ئێمە و
ئیمکان دەبێت ئێمە هاوکاری ئامادە بێ هاوکاری بکەین یاخود ناونووسی بکەین بۆ کاتێک کە هاوکاری بەردەسا پێم خۆشە هی باسی هیچ شتێک نەکات تەنها ئەو بڵێ هاتووم لە دەستگای خێرخوازی بەرزانی خۆم ناونووسکەم بۆ ئەوی هەر کاتێکە هاوکاریتان دابشکەم منیش یەکی بم لەوانەی کە سوودمەند بم زۆر شانازیشی پێوە دەکەم زۆر پێم خۆشە بۆ شێوەیە ناونووسی بکەم نەک هەوەیەک بۆ من دەربێنێ یاخود بڵێ فڵان کەس نردومی هیچ کاتێک ئەومان پێخۆش نەبووە چونکە ئێمە نەک ئیدعای ئەوە دەکەین بە فعلی سلماندوومانەکە موسسەیەکی خەیرین بەبێ گوێدانە ئەوەی کە کێ چییە و کێچی نییە و لەکوێ هاتووە کاتە بینەرانی ئێمەوەی کە گوێبیستی ئێمەیە باوە بزانە کە دەستگای خێرخوازی بەرزانی واستە و واستەکاریتیانە هەرچین و توێژێکی هەژار و کەم دەرامەت و پێویستی بە هاوکاری بێت دەتوانێت ڕووکاتەوە زۆر بەدڵنیاییەوە لە هەر کاتێکە ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بەرزانی کراوەیە بۆ هەر کەسێک کە ڕووی تێ بکات بۆ هەر پێویستیەک لە سنووری دەسەڵات و توانا و سێکتەرەکانی دەستگای خێرخوازی بارزانیەوێ بتوانین لەو کاتەدا هاوکاری دەکەین لەو کاتەشە پێمان نەکرێ لە هەوڵدا دەبین نووسراوی بۆ دەکەین بۆی کە لە ئایندەیەکی نزیکا بتوانین هاوکاری بین و سوودمەند ببێت و دڵی ڕازی بکەین و کەمێک باش بارخۆستی سەرسانیمان سوو کرد بێت و چۆن دەڵێ هاوکارێکی باش بین بۆ ئەوەی کە ڕووی لە ئۆفیسەکانی ئێمە کردووە بەدڵنیایی وایە مامۆستا بێگومان هەموو کات هاوکاریەکانی ئێوە بەردەوامە بەڵام لە مانگی ڕەمەزاندا لە بەو مانگەدا زیاتر کارەکانتان چڕ دەکەنەوە وا کات کە هاوڵاتیان زۆرتر چاویان لەسەردان بێت هۆکاری ئەوە چییە زیاتر هۆکارەکە خێرۆمەندانن یان سپۆنسەرەکانتانن وڵا بەڕاستی زریان خان هەر وایشە ئێمە بە بەردەوامی یعنی ئەوە نییە بڵێ لە وەرزێکدا ڕەنگە ڕێبکەوێت لە درێژایی ساڵەکەدا لە وەرزێکدا مەسەلەن کەمتر هاوکاریمان بوو بێ یاخود هەر نەبوو بێ ڕێ دەکەوێت ئەو حاڵەتە بەڵام بە درێژایی ساڵ لە بۆنە و مناسەبەتەکانە هاوکاریمان بووە و هەوڵە دەین کە هەلەکان بخۆزینەوە هاوکاریەکان لە کات و ساتی خۆیان بگەیەنینە شوێنە پێویستەکان بەڵام زیاتر لە مناسەبەتەکانی جەژن و بەتایبەتتر لە مانگی ڕەمەزاندا سپۆنسەرەکان و هاوبەشەکانی دەستگای خێرخوازی بەرزانی زیاتر دێنە سەرخەت بۆ نمونە لە مانگی ڕەمەزانی ڕابردوودا یەکەم پرۆژەی دەستگای خێرخوازی بەرزانی و کۆڕک تەلیکۆم یەکەم جار بۆ خۆشبەختانە بەدەستخۆشیەکی زۆرەوە هاتنە سەرخەت و 5 بۆ 6,000 پاکێجیان ئامادەکرد لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەرزانیەوە دابەشیان کرد لە شار و شارشکانی هەرێمی کوردستاندا بەڵێ ئەوە دەکەوێتە سەر ئەو سپۆنسەر و هاوکارانەی دەستگای خێرخوازی بەرزانی کە زیاتر زەکات و خێرەکانیان لە مانگی ڕەمەزانە دەکەنە خێر و لە ڕێگەی دەستگاوە دەیکەینە پاکێجی خۆراکی یا خۆیان دەیکەن یا دەستگا بەو ئەرکە هەڵدەسێت بە چاودێری خۆیان پاکێجی پێویست ئامادە دەکرێت لەسەر خواست و ویستی خۆیان و ئێمەش ئەرکی گەیاندنمان بۆ سوودمەندان لەسەر شانی دەستگای خێرخوازی بەرزانیە بڵێ ئەوە زیاتر دەکەوێتە سەر ئەو بەخشەرانەی کە هاوکاری دەستگان ڕاستە مامۆستا ئێوە با بڵێن وەکو دەستگای خێرخوازی بەرزانی ئۆفیسی سلێمانی کە ئێمە لە نزیکەوانێ چەند جارێک ئێوەمان بینیوە یعنی جگەل و کارمەندانی خۆتان کە چەند کارمەندێکتان هەیە بەڵکو چەند کەسانێکیش خۆبەخشانە لەگەڵتان کار دەکەن یعنی ئەمە بەڕاستی جێگەی پرسیارە ئەو کەسانی کە لەگەڵ ئێوەن خۆبەخشانە هاتوون هاوکاری ئێوە ئەکەن هەستێکی خۆشە بەڕاستی بۆ ئێوە ئێوە چۆن ینی قەرەبووی ئەوان ئاکەنەوە بەڵێ ئێمە پرسیارەکانن لە جێی خۆیەتی دەستخۆشی لە یەکەم خۆبەخشەکان هەمیشە گروتینێکی خێراتر دەدەن بە دەستگای خێرخوازی بەرزانی بە پرۆسەکانی هاوکاریکردن ئەو خۆبەخشانە هاوکارێکی باشی ئێمن چکە لە ئۆفیسەکانی ئێمە بەڕاستی کارمەند کەمە کارمەندی پێویستمان نییە هەر سروشتی ئیشەکەی ئێمە وایە زیاتر کاتێک کە هاوکاریەکان دێتە بەردەست بە تایبەتی ئەو کارانە زیاتر لە هاوکاری خۆراکی و ناخۆراکیەکان و زیاتر لە ئەو کاتانی کە هاوکاری ئازیزان دابش دەکرێت موچەی ئازیزان دێت پەنا بۆ خۆبەخشەکان دەبین خۆبەخشەکان ئەو کوڕ و کچە خۆشەویستانن کە خۆیان ڕۆحیەتێکی هاوکاریکردنیان تێدایە جا لە ڕێگەی جەنابتانەوە کەسانی ناسراوەوە یاخود لە ڕێگەی کەسانی ناسراوی خۆمان کارمەندانی دەستگاوە پێیان خۆشە
کار بکەن لەگەڵ دەستگا تا و ئەندازەی داوای ئەومان لێکەن کە کارمەند بن لەوێ کاتێک کە ئێمە نەتوانین وەک کارمەندێک لەوێ دەستگای خێرخوازی بەرزانی بڵێ حەسانەکانی هەر ئەوەندەیە و کارەکەی هەر ئەوەندەیە ئێمە بە خۆبەخش تۆماریانەکەین لای خۆمان لە کاتی پێویستدا ئەو خۆبەخشە بە ڕێزانە لە کچان و لە کوڕان هاوکارێکی باشی تیمەکانی ئێمن کارمەندانی ئێمن لە هاوکاریەکانە گروتینێکی زیاتر و کارەکانمان جوانتر دەکەن بەڕاستی ڕاستە بە دڵنیایی وایە بەڕاستی جێی دەستخۆشیە ئەمە جیاوازی هەیە لە نێوان ئەرک و خۆبەخشین کاتێک کارمەندێک کارێکەکە و ئەرکی خۆی جێبەجێ کردووە بەڵام کاتێککە کەسێکی خۆبەخش دێ کارێک دەکا بەڕاستی و دوو جارجی دەستخۆشی زۆر ڕاستە زۆر ڕاستە هەر بمێنن بەڕاستی جێگی دەستخۆشین با تۆزێک بچینەوە دووە هەرچەند کاتەکەی بەسەر شۆ بەڵام با باسێکی کاتی کەرنتینەش بکەین پێکەوە ئەو کاتێککە کەرنتینە بوو ئیتر بەڕاستی وەزعێکی ناخۆش هەبوو دەستگای خێرخوازی بەرزانی بە دەستخۆشیەوە نەوەستان لە کارەکان بەردەوام بوون لەگەڵەوەی کە بۆ هەموو با بڵێن هاوڵاتیان کەرنتینە بوو لەبەرەوەی کە تووشی ڤایرۆسەکە نەبن بەڵام ئێوە لەسەر شەقام بوون ئێوە لە ناو ماڵەکان بوون بەردەوام هاوکاریتانە کرد لەو کاتیا هەستی ئێوە چۆن بوو؟ وڵی ئەرکی دەستگای خێرخوازی بەرزانی وەکو ئاماژەم پێدا ئەرکێکی مرۆییە یعنی کات و ساتی بۆ نییە یەک لە ئەولویەتی کارەکانی دەستگای خێرخوازی بەرزانی بە هاناوەچوونی خێرایە لە کاتی پێویستدا بۆیە کاتی کەرنتینەکەی کە بەداخەوە ئەو حاڵەتە کۆڤید-19 پەتایەک و نەخۆشیەک باڵی کێشا بەسەر هەموو جیهانە هەرێمی کوردستانیش بەدەر نەبوو عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی بۆیە دەستگای خێرخوازی بەرزانی بە ئەرکی خۆی زانی هەر لە مانگی سەی ساڵی ڕابردووە کە لە 2020 زیاتر پەتاکە گەشەی کرد و کەرنتینەکە هاتە گۆڕێ بە بڕیارەکانی حکوومەت بۆ خۆپارێزی خەڵکی دەستگای خێرخوازی بەرزانی بە هاوکاری سپۆنسەرەکان و خۆبەخشان و بە هاوکاری بەخشەران و کەسانی خێرخواز بەردەوام بوو هەموو جهد و تواناکانی خۆشی توانەمادەکانی خۆشی لەو پێناوەدا سەرف کرد پاکێجێکی زۆری خۆراکی ئامادە کرد بە هەلمانزانی بە کارێکی مرۆییمانزانی بە ئەرکی سەشانی خۆمانمانزانی کە سیغەیەکی تر لە شێوەی دابشکردن بێنینە گۆڕێ ئەویش ئەگەر جاران و پێشتر خەڵکێکمان ئامادە بکردایە و تەلەفۆنمان بۆ بکردایە بە لیست و لە شوێنێکی پێویستە لە هۆڵێکە لە جێگایەکی مناسیبە 200 کەس 300 کەس زیاتر کەمترمان کۆکردایەوە بۆی هاوکاریەکانیان پێشکەش بکەین ئەو جارە هاتین لە کەرنتینە بە شێوازێکی تر بە میکانیزمێکی تر دابشکردنەکان هێڵی گەرم هەبوو ئەو هێڵە گەرمانە خەڵک پەیوەندی دەکرد بە هێڵەکانی دەستگای خێرخوازی بەرزانیەوە ئێمەش لەسەر ڕۆشنایی ئەو مشخصات و معلومات و ئەدرسانی کە لێمان وەردەگرن ناو نیشانی تەواویمان وەردەگەی وێڕای ناوەکەی و تەرەژمە تەلەفۆنی نزیکترین شوێن لە ماڵیان خواردنەکەمان بۆ ئەگەیان دەبەر دەرگای ماڵەکە و تەقەمان لە دەرگاکە دەدا و ئەو کەسە بە ڕێزانە سوودمەند دەبوون جاییتر ئەو کەسانە چێبوون و چۆن هەر کەسێ سوودمەند بوو شانسی خۆی کەسانێک ڕەنگە زۆریش پێویستیان نەبوو بێ بەڵام ئێمە نەمانتوانیوە فەرق و جیاوازیەک لەو حاڵەتەدا بکەین چکە یاسایەکماندا نابوو پێی دەوتە هێڵی گەرم پەیوەندیکردن بە هێڵی گەرمەوە ئەو کەسانەی کە چەندسیان هەبوو هێڵەکەیان وەردەگرت ئێمە دەکرا کە بەڵێ بۆ کرا و ناوەکەی نووسرا دەکرا ئەو خواردنە ئەو هاوکاری بۆ بەرینە نزیکترین شوێنی ماڵی خۆی یاخۆت بەردەرگاکەی یاخۆ سەر کۆڵانەکەی ئەوە ئەرکی خۆمان بوو هەستێکی زۆر خۆشیش بوو و هەستەکەین خزمەتێکی زۆر باشی خەڵکی خۆمان کردبێ بۆ ئەوەی خەڵک زیاتر کەمتر بێتە دەرەوە هاوکارێکی باش بوو کە خەڵک نتوانێت بێتە دەرەوە نتوانێت بچێشت بکرێت لە بازار نەبوو مارکێتەکان ڕەنگە بە سەعات و بە ڕۆژ و کاتیان بۆ دانرا بوو خەڵکێک ڕەنگە ئیمکانیەتی کەم بوو بێ لە بێکاریە خەڵکی ئێمە ئەگەر ڕۆژانە زۆربەی زۆری نەچێتە دەرەوە کار بکە ڕەنگە ئیمکانیەتی ژیانی ئاسایی نەبێت بۆیە هەوڵماندا هاوکارێکی باشی خەڵکی خۆمان بین وە خۆشبەختانش هەستمان کرد ئەرکی سەشانی خۆمان جێبەجێ کرد و کاری باشمان کرد لە ماوەی ساڵی ڕابردوودا بێگومان وایە گەلەوەی ئەرکی خۆتان بەڕێ کرد بە ڕێکاریەکانی وەزارەتی تەندروستی بە خۆپارێزیەوە بەڕاستی ینی دیمەنێکی جوانتان بەخشی ئەگەر چی ئێوە بەردەوام بوون لە کارەکەی خۆتان بەڵام توانیتان
بەپێ ڕێنمایەکانیش بجوڵێنەوە. ئەو ڕێنمایانە یەکێ بوو لە ئەولوێتی کارەکانی ئێمە ڕێنمایەکانی دەستگای خێرخوازی بارزانی گرنگیدان بوو بە ڕێنمایە تەندروستیەکان. ڕاستە. بەو شێوەی کە لە وەزارەتی تەندروستی و منەظەمەی سەحای عالەمی بڵاوی دەکردەوە کە پێویستە ئەو کەسانی لە ناو خەڵکا بن بە ناچاری چۆن بن، چۆن هاوکاری خەڵکن، چۆن خزمەتی خەڵکی خۆیان بکەن، ئەو ڕێنمایانەمان جێبەجێ دەکرد و بە ماسک و بە جلوبەرگی تایبەتەوە بۆی کە هەم خۆمان پارێزین کارمەندان و هەم خەڵکی بەڕێزیش پارێزین، چونکە ئێمە زۆر دەگەڕین و خەڵکمان زۆر دەدی، بەڵام کاتێککە دەچیتە بە دەرگای خانەوادەیەکی بەڕێز ڕەنگە ئەو چەند هەفتەیەکیش بێ لە ماڵی خۆی بۆ ضروریەت نەبێ نەهات بێتە دەرەوە، بەڵام ئێمە زۆر شوێنمان دەدی و زۆر خەڵکمان دەدی، بۆیە پێویست بوو کە ئێمە ڕێنمایەکان جێبەجێ بکەین بۆ سەلامەتی ژیانی هاوڵاتیان. ئەکید وایە. زۆر سپاس مامۆستا، سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڕاستی خۆشحاڵم ئەمڕۆ تەواوی زانیاریەکانی دەستگای خێرخوازی بارزانی پێگەیاندین. ئەو کەسانی کە تا ئێستا ڕەنگە نەیانزانی بکە ئێوە بە چه شێواز و سێکتەرە کار دەکەن ئیتر لێرەوە بزانن. زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ جەناب. هیوای سەرکەوتنتان بۆ خوازین، هیوای بەردەوامێکی باشتر. زۆر سپاس بۆیە. عزیزانی من، پرۆگرامی ئەمڕۆژمان هاتە کۆتایی. سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی ئێواری سلێمانی کە بەرهەمەکانی دۆلفینسیە. سپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون. تا کاتێکی تر و پرۆگرامێکی تر شاد و بەختەوە بن. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.